هاوڕێکم پێم وایە بە بڕوای خۆم ئەوە لێدانی سزا نەبوو. پێم وایە کە تۆپ هات گۆڵپارێز هیچ کاردانەوەی نەبوو، ناوبژوان لێدانی سزای لێدا و دوای گۆڵی یەکەم کڕواتیەکان هێرش دەبن کەچی ئەوان دەیکەن بە 2-3. پێم وایە کڕواتیەکان زۆر ماندوو بوون. پێم وایە یاری کۆتایی قورس دەبێت. هەمیشە ئێمەی ئەرجەنتینی بۆ نازنا و دەدەنگین. میسی لێرێ بۆ ئەنجامدانی ئەو کارە، ئەو تاکە کەسە ئەو کارە بکات، بۆیە پێم وایە سەرکەوتن تۆمار دەکەین. نازناوەکە دەبین لە یاری کۆتایی بەرامبەر مەغریب یاری دەکەین. پێم وایە مەغریب لە فەڕەنسا دەباتەوە. لە بنەڕەتدا باز لە پیاوی دەکەین کە لەگەڵ تیپێکی ئاسایی یاری دەکات، بەڵام ئەو پیاوە باشترینە کە تا ئێستا بینیمان و بینی بێتمان و ئەو هەڵگیری ئەو تیمەیە. پێم وایە کە ئەرژەنتین یاری کۆتایی دەباتەوە چونکە ئەوان گەورەترین تیپن لێرە و یاریەکی نایەب بوو.